ووفقنا إلى الحق وإلى طريق مستقيم. دەستگای خێرخوازی بەخشین بە هەماهەنگی لەگەڵ چەند ڕێکخراوێکی تورکی و جیهانی لە ئامادەکاریدایە بۆ ڕەوانەکردنی دەیان تۆن خۆراک و دەرمان و پێداویستی ڕۆژانە لە ڕێی کەشتیەوە بۆ هاوڵاتیان و موسڵمانانی کارەساتباری کەرتی غەزە. دەستگای خێرخوازی بەخشین لە ئامادەکاریدایە بۆ ئەوەی کاروانێکی دیکەی هاوکاری و کۆمەک کە لە هاوڵاتیان و خێرخوازانی هەرێمی کوردستانی کۆ کردوێتەوە لە ڕێی کەشتیگەلێکەوە و بە بەشداری چەند ڕێکخراوێکی دیکەی خێرخوازی جیهانی لە بەندەری تۆزلای ئەستەنبوڵەوە بەرەو کەرتی غەزە بەڕێ بخات. بۆ ئەو مەبەستەش تیمێکی تایبەتی ڕەوانەی بەندەرە تورکیەکە کردووە. بە پێی زانیاریەکان ئەو کەشتیگەلە کە لە 3 کەشتی پێک هاتووە و بە کەشتیگەلی دووەمی ئازادی ناسراوە هەوڵ دەدات نزیکەی 55,000 تۆن خۆراک و دەرمان و کۆمەک بگەێنێتە مەدەنی و لێقەوماوانی غەزە. ئەمە جگەلەوە سەدان کەس لە چالاکانی مەدەنی و تیمە خێرخوازیەکان لە 12 وڵاتەوە لەو چالاکیەدا بەشدارن. بەڕێکەوتنی ئەم کەشتیگەلە کە خۆراک و هاوکاری و دەرمانی هەڵگرتووە بەشێکە لە هەوڵی ڕێکخراوە خێرخوازیەکان بۆ شکاندنی گەماروی ڕژێمی زایۆنی لەسەر هاوڵاتیانی مەدەنی کەرتی غەزە. پرۆسەکەش گەرچی مەترسیدارە و دوور نییە کاروانەکە بکەوێتە بەر پەلاماری هێزە دەریاییەکانی ڕژێمی زایۆنی، بەڵام نوێنەری ڕێکخراوە خێرخوازیەکان لە نێویشیاندا دەستگای خێرخوازی بەخشین سوورن لەسەر بە ئامانجگەیاندنی ئەرکەکەیان و شکاندنی گەمارۆی سەرکەرتی غەزە. ئەوەی جێگەی سەرنجە دەستگای خێرخوازی بەخشین وەکو تاکە ڕێکخراوی خێرخوازی لە عێراق و هەرێمی کوردستان لەم پرۆسە خێرخوازیە گەورەیەدا بەشدارە و لە ڕێی کەشتیەکانەوە هاوکاریەکانی دەگەیەنێتە لێقەوماوانی کەرتی غەزە.